بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 428 پێدا چوونەوە ئەم بۆشایانەی خوارەوە بەو شەی گونجاو پڕ بکەوە. پرسیاری ژمارە 1 ڕێژە لە نێوان دوو کۆمەڵە لە پێوانەکان بریتیە لە پێوەر. ناوی پێوەرە. پرسیاری ژمارە 2 جوولانەوەی شێوەیەک بێ ئەوەی گۆڕان بەسەر پێوانە و شێوە و ئاراستەکەی بێت بریتیە لە کشانەوە. پرسیاری 3 ڕێکخستنی شێوەکان بە شێوەیەکی دووبارە بووەوە بۆ داپۆشینی ڕووبەرێک بێ بوونی بۆشایی یان کەوتنە سەر یەک. ئەو دوو وشەیە نەدەبووە ئەوها پێکەوە بنووسرێ یان بەتەنیا کەوتنە سەر یەک بەتەنیا پێی دەڵێن ڕیزبەندی. ئایا ئەم دوو شێوەیە هاوشێوەن؟ بنووسە بەڵێ یان نا. ئەگەر نووسیتنا لێک بدەوە. پرسیاری ژمارە 4 دوو شێوە هەیە هەردووچیان لا کێشەیە. ئەو شێوەیە و ئەو شێوەیە. دەپرسن ئایا ئەو دوو شێوەیە هاوشێوەن؟ بزانم هاوشێوەن دەینم لایەکان دابەشی یەکتر دەکەم. ئەو لایە شینە دابەشی ئەو لایە شینە بزانم دەکات چەند. پاشان ئەو لایە سۆرە دابەشی ئەو لایە سۆرە. ئەگەر هاتوو لە کاتی دابەشکردن هەمان ژمارەم بەدەست هات ئەوە شێوەکان هاوشێوەن. ئەگەر ژمارەکە جوودا بوو ئەوە هاوشێوە نین. هیچ کێشە نییە ئێرە دابەشی ئێرەکەم یان بە پێچەوانە. ئێستا ئەو 15 دەینم دابەشی 5 دەکەم ئەنجامەکەی دەردەچی 3. ئەو جارەی 6 دابەش 3 ئەنجامەکەی دەردەچی 2. کەواتە ئەو دوو شێوەیە هاوشێوە نینە. وەڵامەکەم دەنووسم نا چونکە لە کاتی دابەشکردن هەمان ڕێژە نەبوو. دەبی ڕێژەکان وەکو یەک بن. ئەگەرە من بە شێوە گەورەکە دەستم پێ کرد لەسەرەوە نووسیم هەمیشە دەبی شێوە گەورەکە لەسەرەوە بنووسم لە هەردوو جار. نابی جارێک گچکەکە لەسەرێوی جارێک گەورەکە. لێرە پرسیاری 5 دوو سێگۆشە هەیە. ئەو لایانەی کە بە یەک دەچن لەگەڵ یەک دابەشیان دەکەم. ڕێژەکەی دەردەینم. ئەو لایە کەسکە بۆ وێنە کە 20 دابەشی ئەو لایە کەسکەی دەکەم 20 دابەش 8 یەکسانە بە 2.5. ئەو جا لایە سۆرەکە. ئەو لایە سۆرە دابەشی ئەو لایە سۆرە 25 دابەش 10 ئەویش هەردەکە 2.5. ئەو جارەی لایە زەردەکە 35 دابەش 14 ئەویش هەرکردی 2.5. کەواتە ئەو دوو شێوەیە هاوشێوەن. وەڵامەکە بەڵێ. لێرە ئەوەی ڕاستی بە پێویستی نەدەکرد دابەشیش بکەم تەنیا تەمەشای گۆشەکان دەکەم 99 99 34 34 47 47
لە کاتی هەبوونی سێ گۆشە و گۆشەکان وەکو یەکە 100% ئەو دوو شێوەیە هاو شێوەن. بەڵام باشتریش وایە بیسەلمێنم ڕوونی کەمەوە کە لە کاتی دابەشکردن هەمان ژمارەم بەدەست هات کەواتە ئەو دوو شێوەیە هاو شێوەن. هیچ کێشە نییە ئەگەر من لە جیاتی 20 دابەشی 8 کەم 8 دابەشی 20 کەم ئەوها. و لە هەمان کات ئەو جار دەبوایە 10 دابەشی 25 کەم و لە هەمان کات 14 دابەشی 35 کەم. هەمان ڕێژەم بەدەست دێ. ئێستا دوو شێوەکە هاو شێوەن، واتە ئەو دوو شێوەی کە لێرەیە لە پرسیاری 6 هاو شێوەنە. هاو ڕێژەیەک بنووسە لۆ ئەوەی درێژی نەزانراو ببینیەوە. یەکێک لە لایەکان لە سێ گۆشە گەورەکە درێژیەکەی دیار نییە. ئەمن سوود وەردەگرم لە دروستکردنی هاوڕێژە چونکە دەزانم ئەو دوو شێوەیە هاو شێوەن و دەزانم کە ئەو لایە سۆرە چەندە. دەینم لایە کەسکەکان دابەشی یەکتر دەکەم. 30 دابەش 12 ئەوە ڕێژەکم دروست کرد. 30 دابەش 12 هاو ڕێژەیە لەگەڵ پیتی س دابەش بەرامبەرەکەی 5 لێرە. ئەوها هاو ڕێژەیەک دروست دەکەم. ئەو هاو ڕێژەیە لە کاتی دروستکردنی هاو ڕێژە پیتی س کە نازانم چەندە دەیبینمەوە کو بە لێکدانی تیرەی سەرا جاران ژێرە یەکسانە بە سەرا جاران ژێرە. لێکدانی تیرەی واتە 12 جاران پیتی س یەکسانە بە 30 جاران 5. ئێستا هاوکێشەکم هەیە، لای چەپ و لای ڕاستی هەیە. لە لای ڕاست 12 پیتی س، لە لای چەپ 30 جاران 5. لۆ شیکاری ئەو هاوکێشەیە پێویستە هەردوو لە دابەشی 12 کەم کە لای ڕاست دابەشی 12 دەکەم تەنیا پیتی س دەمینێتەوە چونکە 12 دابەش 12 دەکا 1. لای چەپ بە بژمێر دابەش دەکەم 30 جاران 5 دابەش 12 ئەنجامەکە یەکسانە بە 12 فاریزە 5 کەواتە پیتی س دەکاتە 12.5 مەتر. پرسیاری 7ش بە هەمان شێوە دوو شێوە هەیە کە هەردووچان هاو شێوەن. ئێستا ئەو لایە کە نەزانراوە ئێرە دەبی ببینمەوە. ئێستا دوو هاوڕێژە دروست دەکەم و بە پیتی س دەست پێ دەکەم. پیتی س ئەو لایە زەردە لێرە دابەشی ئەو لایە زەردە لێرە کە 150 س دابەش 150 یەکسانە بە لایە سۆرەکە 180 دابەش ئەو لایە سۆرە 90 180 دابەش 90. ئایا پیتی س چەندە؟ ئەمن ئەگەر تەمەشای ئەو ڕێژەیەی بکەم دەبینم سەرە 2 ئەوەندەی ژێرەیە کەواتە لێرەش پێویستە سەرە 2 ئەوەندەی ژێرە بی. چونکە ژێرە 150 کەواتە سەرە دەکاتە 300 کەواتە پیتی س یەکسانە بە 300. پێویست ناکە دانیشم هاوکێشەکەی شیکار بکەم. ئەگەر شیکاریشی بکەم بێگومان دیسان بە لێکدانی
تیرەیی دەتوانم چاچی کەم، بەڵام لێرە زۆر ئاسان بوو. یەکسەر دەزانم پیتی س یەکسانە بە 300 مەتر، چونکە ئێرە نیو ئەوەندەی ئێرەیە، کەواتە ئێرە دوو ئەوەندەی ئێرەیە. دووری نەزانرا و بدۆزەوە. پرسیاری 8. پێوەرەکە 2 سانتیم لەسەر نەخشە 5 سانتیم لە ڕاستیدا. هەمیشە پێوەر ئەوهایە. ئەو ژمارەی کە لە لای ڕاست دەنووسرێ هەمیشە مەبەستیان نەخشەیە. ژمارەکەی کە لە لای چەپ دەنووسرێ هەمیشە واتە ڕاستەقینە. ئێستا ئەگەرە من درێژی لەسەر نەخشە 8 سانتیمەتر بوو، ئایا ڕاستەقینە چەندە؟ پێوەرەکەی دەنووسم وەکو خۆ، هەمیشە لای ڕاست لەسەرەوە، دووەکە لەسەرێ، لای چەپ پێنجەکە لە خوارێ. نەخشە هەمیشە لەسەرەیە. ئەوجا ئێستا درێژی نەخشە 8 سانتیمە لەسەرێ دەینووسم و درێژی ڕاستەقینە نیمە، نازانم، دەنووسم پیتی ڕ، چونکە ڕاستەقینە. ئەوجا لێرە بە هۆی تیرەکان لێکدانی تیرەی 8 جاران 5 یەکسانە بە 2 جاران پیتی ڕ. ئەوە ڕێیەک لە ڕێیەکان. ڕێیەکی زۆر ئاسان هەیە لۆشیکاری ئەو هاوکێشەیە کە لێرە هەمە، ئەویش تەمەشای سەرەکان دەکەم. ئەو دووە بووە بە 8. کو 2 دەبیتە 8 ئەگەر هاتوو لێکمدا لەگەڵ 4، کەواتە ئەو 5ەش لێک دەدەم لەگەڵ 4، ئەو ژمارەیە دەردەچی. 5 جاران 4 دەکا 20، کەواتە درێژی ڕاستەقینە 20 مەترە. بۆ شێوەیەی دەتوانێت هاوکێشەکانشی کار بکەی. ئەگەر نا بە لێکدانی تیرەیی 5 جاران 8 یەکسانە بە 2 پیتی ڕ. 2 پیتی ڕ یەکسانە بە 40. پاشان هەردوو لە دابەشی 2 دەکرێ. پیتی ڕ یەکسانە بە 20، کاتە ئەو ڕێگەیەش هەیە. پرسیاری ژمارە 9. پێوەرەکە لەسەر نەخشە 2 سانتیمەتر لە ڕاستیدا 5 مەتر. ئایا درێژیەکە لەسەر نەخشە چەندە؟ ئەگەر هاتوو درێژی ڕاستەقینە 40 مەتر بوو، دیسان دەینم پێوەرەکەی دەنووسمەوە 2 دابەش 5 یەکسانە بە، چونکە لێرە ژمارەکە نەبوو، ئەمن پیتە چی لە زیاتی دادەنێم، بۆ وێنە پیتی ن. ئەوجا دەپرسم ئایا ئەو 5ە کو بووە بە 40؟ ئەگەر هاتوو 5ەکەی لێکمدا لەگەڵ 8 دەبیتە 40، کەواتە سەرەش لێک دەدەم لەگەڵ 8، ئەو ژمارەیە دەردەچی. 2 جاران 8 16، لێرە دەنووسم 16. نرخی بنەڕەتی ببینەوە. ئەگەر نرخی کۆتایی 36,000 دینار بوو، داشکانەکەش 20% بوو. چونکە داشکانەکە 20%، کەواتە ئەمن 100% دەینم، 20% کەم دەکەمەوە، 80% دەمینێتەوە. ئەو 80% لێکی دەدەم لەگەڵ نرخی بنەڕەتی، واتە پیتی ب، دەبی یەکسان بی بە 36,000 دینار. هاوکێشەکەم بەدەست هات، شیکاری ئەو هاوکێشەی دەکەم و پیتەکە
دەردێ دەکاتە 45,000. ئەگەر نەزانیشی کاری ئەو هاوکێشەی بکەی بۆ وێنە ئەو سفرەی لەگەڵ ئەو سفرەی لابە هەشتی دابەشی دەی بکە یەکسانە بە 0.8 پیتی ب یەکسانە بە 36,000. ئەوجە پاشان هەردوو لای هاوکێشەکە دابەشی 0.8 بکە دەردەچی 45,000. پرسیاری 12 ئەگەر نرخی کۆتایی 95,000 دینار بوو چونکە داشکان 50% کەواتە نرخی بنەڕەتیەکە 2 ئەوەندە بووە. 2 ئەوەندەی 95,000 بووە. ئەگەر بە ڕێگایشکە دەتوانم 0.5 کە دەکا 50% جارانی نرخی بنەڕەتی یەکسانە بە 95,000 پاشان 95,000 دابەشی 0.5 بکەم دەردەچی 190,000 دینار. بەڵام لێرە یەکسەر دیارە چونکە داشکانەکە 50% کەواتە نرخەکەی 2 ئەوەندەی 95,000 بووە کاتی خۆی. پرسیاری 13 بڕی باج چەندە لەسەر پارچەیەک کە نرخەکەی 33,500 دینارە و ڕێژەی باجەکە 6%. واتە لە هەر 100 دینار 6 دیناری دێتە سەر. ئەمە چ دەکەم؟ دەینم بزانم باجەکە چەندە. 6 دابەش 100 لێکی دەم لەگەڵ 33,500. ئەو دوو سفرە لەگەڵ ئەو دوو سفرەی دەڕوا 6 لێک دەدەم لەگەڵ 335. 6 جاران 5 30 6 جاران 3 18 لەگەڵ 3 21 6 جاران 3 18 لەگەڵ ئەو دووەش 20 کەواتە باجەکە 2010 دینارە. 2010 دینار. پرسیاری ژمارە 14 تێچووی گشتی سەرکەلوپەلێک چەندە ئەگەر نرخەکەی 98,000 دینار بی و باجەکەشی 8% بی. دووسێ ڕێ هەیە لۆ شیکاری ئەو پرسیارە. یەک لەوانە یەکەم جار باجەکە بزانم چەندە پاشان باجەکەی کۆ بکەمەوە لەگەڵ نرخەکەی کەواتە باجەکە چەندە 8% لێکی دەم لەگەڵ نرخەکەی 98,000 ئەو دوو سفرە لا دەبەم لەگەڵ ئەو دوو سفرەی دەمینێتەوە 8 جاران 980 لێکی دەم سفرەکە دێتە خوارێ 8 جاران 8 64 و 8 جاران 9 72 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو شەشەی دەبیتە 78. باجەکە 7,840 دینارە. ئەوجە باجەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەیە کە نرخەکەیە 7,840. بزانم تێچووی گشتی چەندە. 0 هەر 0 4 8 15 9 1 10 کاتە تێچووی گشتی 105,840 دینارە. ئەوە ڕێیەکە لە ڕێیەکان. ڕێش کە هەیە ئەویش ئەوەیە باجەکەی دەینم لە هەر 100 دینار 8 دینار زیاد دەبی واتە دەبی 100 کۆی دەکەمەوە لەگەڵ 8 یەکسانە بە 108.
ئەوجا ١٨ لە ١٠٠ لێکی دەم لەگەڵ ئەو ژمارەیە ٩٨٠٠ یەکسەر بە بژمێر دەردەچی تێچووی گشتی چەندە. جێگۆڕکێ بەکارهێنرا و ببینەوە ئایا چ جێگۆڕکەیەک بەکارهێنراوە، ئایا کشانەوەیە یان خولانەوەیە یان وێنەدانەوەیە. پرسیاری ژمارە 15 ئەگەر تەمەشای ئەو دوو شێوەیە بکەم وەکو ئەوەی وایە سەرە و ژێر بووە کەواتە خولانەوەیە یان سوڕایتەوە. پرسیاری 16 دیسان وەکو ئەوەی سەرە و ژێر بووە ئەویش هەر خولانەوەیە. پرسیاری 17 سەرە و ژێر نەبووە ئاراستەکەی وەکو خۆیتی کەواتە کشانەوەیە. ئەوەی ڕاستیبی لە لای من ئەو وشەیە زۆر باش نییە، ڕاکێشان باشترە وەکو ئەوەی وایە ئەو دوو شێوەیە لە جێگای خۆی ڕاکێشرابی هاتبیتە ئێرە. وە پرسیاری 18 وێنەدانەوەیە وەکو ئەوەی وایە ئێرە ئاوێ نەبی و ئەو شێوەیە وێنەکەی هاتیتە ئێرە. چەند تیراژێک بکێشە و بیبڕە لە هەر چەند لایەک، بڵێ ئەگەر چەند لایەکە گونجاوە بۆ ڕیزبەندی بنووسە بەڵێ یان نا، گونجاوە یان نەگونجاوە. پرسیاری ژمارە 19 ئەو شێوەیەم هەیە، چەند لای هەیە؟ 1 2 3 4 5 6 لایە. بزانم دەبی لۆ ڕیزبەندی یان نابی. چەند 6 لایەکم دروست کرد، ئێستا لە تەنیشتێکیان دادەنێم بزانم دەبی لۆ ڕیزبەندی یان نا. ئەوها ئەوەی لێرە دادەنێم، ئەوەی دیکە دەینم لێرە، ئەوەی دی ئەوها لە تەنیشتی، ئەوها چونکە دەتوانم شێوەکان بە باشی لە تەنیشتێکتر دانێم هیچ بۆشاییەک نامێنێتەوە کەواتە وەڵامەکە بەڵێ ڕیزبەندی دەکرێ لەو شێوەیە. بێگومان ئەمن پێویست ناکە هەموو ڕووبەرەکەی پڕکەمەوە، بەڵام دیارەکە هیچ بۆشاییەک نامێنێتەوە ڕیزبەندیە کەواتە وەڵامەکەم بەڵێ. پرسیاری 20 ئەو شێوەیەم هەیە، چەند لایە؟ 1 2 3 4 5 6 7. ئایا لۆ ڕیزبەندی دەبی یان نا؟ با بچم بزانم دەبی یان نا. ئەوە چەند 7 لایەک هەیە، ئێستا هەوڵ دەدەم دایان نێم بزانم دەبی یان نا لۆ ڕیزبەندی. بێگومان دەتوانی بە کەیفی خۆت شێوەکەی بسوڕێنی بۆ ئەوەی بزانی بۆشایی دەمێنێتەوە یان نا. وەکو تەمەشا دەکەین لێرە هیچ ناتوانم ئەو شێوەیە بۆ وێنە لێرە دانێم چونکە ناکرێ دەکەونە سەر یەک و ئەوە ناکاتە ڕیزبەندی، جێی نییە ئەو شێوەیە لێرە دانیشی. هیچ ناتوانم هەر کووبی سوڕێنم ڕیزبەندی دروست ناکە چونکە جێگایەکە گچکەیە و ڕیزبەندی دروست نابی ئەگەر شێوەکە 7 لا بوو. وەڵامەکەم نا. پرسیاری 21 ئەو شێوەیە هەیە، لەو شێوەیە هەندێکم دروست کردیە، ئێستا هەوڵ دەدەم دایان نێم بزانم ڕیزبەندی دروست دەکەن یان نا.
بێگومان دەتوانم شێوەکان بسوڕێنم بە کەیفی خۆم. کەواتە ئەو شێوەیە دەتوانین ڕیزبەندی دروستکەین بە هۆی ئەوەی کە شێوەکان دەسوڕێنین و هیچ بۆشاییەک نامینێتەوە. دەتوانین دروستکەین وەڵامەکە بەڵێ دەتوانین. پرسیاری 22 ئەو شێوەیەش 100% ڕیزبەندی لێ دروست دەبی. ئەوها شێوەکان دادەنێم هەرکوو بمەوێ ڕیزبەندیەکە دروست دەبی. وەڵام بەڵێ پێویست ناکە ئیدی ئەمن هەمووی دروستکەم، ئەوە دیارە کە دەکرێ. ئێستا دوو شێوە چاوەڕوانکراوی دێت بکێشە لە هەر شێوازێک. پرسیارێکی زۆر باش نەنووسرایە، بەڵام مەبەستیان ئەوەیە شێوازەکەیە لێرە ئەمن دوو وێنەی دیکەش دروست بکەم ئەو وێنانەی کە چاوەڕوان کراون. ئەگەر لێرە من تەمەشای یەکەم وێنەی بکەم، سێ گۆشەکم هەیە سپیە. پاشان لە لای ڕاستی سێ گۆشە سپیەکە سێ گۆشەی شینیان دانایە و دیسان لە لای ڕاستی شینەکە سێ گۆشەی سپی بەڵام سوڕانەوەی لۆ کرایە. دوایە دیسان سێ گۆشەی شین ئەو جارەی لەسەرەوە، کاتە ئەو وێنەیە کە دێ سێ گۆشەی سپیە دیسان لەسەرەوە، ئەوجا سێ گۆشەی شین لە تەنشتی، کەواتە ئەو دوو وێنەی دروستکە هەتا شێوازەکە چاکبی. پرسیاری 24 ئەو شێوەیە تەنیا خولانەوە و سوڕانەوەیە لۆ لای دەستی چەپ بە 90 پلە، کەواتە ئەو شێوەیە سوڕایتەوە ئەو های لێ هاتیە، دیسان سوڕایتەوە ئەو های لێ هاتیە، دیسان دەسوڕێتەوە ئەوها، دیسان دەسوڕێتەوە ئەو های لێ دێت. وەکو دەسوڕێتەوە سوڕانەوەکە ئەو هایە، دوایە ئەوها دادەنیشی، دوایە ئەوها سوڕایتەوە، پاشان دیسان ئەوها و دیسان دەگەڕێتەوە جێی جارانی. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 228 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.